تەنها بارینی 2 کاتژمێر و نیو باران لە شاری هەولێر کارەساتێکی گەورەی ناوەتەوە. زەرمەندی سەرەکی لافاو و کارەساتە سروشتیەکان هاوڵاتیان و حکوومەتیش تا ئێستا هیچ قرەبوویەکی زیان لێکەوتوانی لافاوەکانی نەکردوتەوە. 15 زەلام خڕکردەوە ئەو شەی خاوێن کردەوە لۆ من 15 زەلام ئاوە تا چێن دەری ماڵ وەڵڵاهی کاکە ئەوە دیتە زۆرش ئەوە هات بوو ئەو هەموو زەلامەم خڕکردەوە لە سبەینێوە دوو ڕاخ سێ ڕاخم کڕی بوو 4 وەرەقە و نیوم پێدایە ئەلێرەیە ئەو عاجێ و ئەمن عمرمان 70 ساڵە دینار خڕکردەوە ڕاخ کاکە حکومەت مەزراعی ئەلێرە بکە لۆمە چاوەکەم. هۆکاری سەرەکی دروستبوونی لافاوەکان بۆ بێپلانی حکوومەت دەگەڕێتەوە و بە هۆکاری چارەسەر نەکردنی ڕێڕەوەکانی ئاو و گیرانی بەستەکانی ئاوکردنیان بە خانوو لەلایەن بەرپرسان ئەم کارەساتە دڵتەزێنە دروست دەبێت. بەس لەو سەر و لەو سەری کە ئاوەکە ناڕوە سەسەکە لە جادەی کۆیە لەگە ئەو سەری کوونەکان گیرەیە کە کوونەکان گیرەیە ئەو قیت دەبتەوە لەو ساتر لێک زێبوو تەقی واز بە ناکۆرانە وەردەبێت لێرە گیرا بوو لەولایە گیرا بوو لە ساتەکەی لێرە تەقی لەکە مزگەفتەقی بەناو مارەکان وەربوو خلاص ئێرەش قۆرترین زەیە ئەو مارانە کەت نەبناوە خۆڵانە دەبینەوە خۆڵانە والله حدیقەی هەرم قەران گوتم بەشکو بەسە ناکە ئەوش ئاوەکە ماشەڵڵا هەن زۆر با بەسەکەت لە زۆرش بستەک بەسەکان تۆڕیکەتیە ئەرێ وەڵڵا بێتام زۆرە والله ساعت 8 و 10 دقیقە ئاوەکە دانیسبێن دەست پێ کرد ئەگەر نەشکات ئەوە شکا ئەو ساترە کە شکا هەمووی هاتووە نامارە تەلەفۆنیشمان زۆر لە بۆ شارەوانی کرد نە بەهاناشماگەن نە تەلەفۆنەکان شاهر کرد. لافاو خەریکە لە پایتەختی هەرێمی کوردستان دەبێتە دیاردەیەکی ڕۆژانە و هەموو بارانبارینێک خەڵکی شاری هەولێر دەپرسێت ئەم جارە کام گەڕاک ڕوبەڕووی لافاو بۆتەوە. ئاو بردبووە لێرە بردیا لێرە گیری کردووە سوورا لێرە هێ گیری کرد باش لە بەردەک لێ بوو لە بەردەکەی گیر بوو لایەک کرد بە سەر ڕسیفی و لایەک کرد بە سەر قوڕەکەی بەخوای عەدم بارە وەڵا ناوی هەر هەموو عەدم و مەچنەکەش پڕ ئاو هەمووی کامل. لافاوی ئەمجارەی شاری هەولێر گەڕەکانی هەولێری نوێ و سێبەردان و زانایان و تەیراوە و گەڕەکی زیلان و نووسەران و گوڵان و عنکاوی گرتەوە و زەرمەندترین گەڕەکانیش زیلان و هەولێری نوێ بوون کەمە دووەمین جارە لافاو ڕوو لەم دوو گەڕەکەیە دەکات. زیانی لافاوەکەی شاری هەولێر ئەمجارە یەکجار زۆرەوە ئەمە ماڵێکە لە گەڕەکی زیلان کە ماڵەکە خۆیان لە ماڵ نین و تا ئێستاش دەرگای ماڵەکە قوفڵە بەڵام بەهۆی زۆری ڕێژەی ئاو لەم ماڵەیە و زۆری هاتنی ئاوی لافاو ئەم ماڵەیەم جامێ شکاو من لێرە دەچمە ژوورەوە لێرە خانمێک ماڵەکەی زۆر بە پاک و خاوێنی جێهێشتووە کە تاوەکو ئێستاکەش نەگەڕاوەتەوە ماڵەکەی بەڵام دەبینن ئەگەر خانمەکەی ئەم ماڵەیە بێتەوە ماڵە و خانەوادەکەیان بێنەوە دەبینی چ ماڵەکەی چی بەسەر هاتووە بەهۆی کەمتەرخەمی حکوومەت و هاوکات بەڕێوەبەری پرۆژەکانی ئێرە. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.